ئەڤەر باش بینەرن هێژا و خۆشتوی بینەرێن بادینان سات بینەرێن نێوارە بادینان خۆشحالین جارەکە دیامۆهین گەشتنەفێک و دوژ بووی پێشکەشکردنە بەڕنامە هەوەیە ڕۆژانە ئێوارە بادینان بینەران وەک بووی نەزانم کە بەڕنامە ڕۆژانەتە پێشکەشکردن با ڕۆژاشی دامڕات بین میێڤانداریە کەسانێکی یان چەند کەسانە بۆ یەکلڤێری گفتوگویەک بێتەکردن چاو گفتوگوای یاگرێدای بێ پرۆژێ یان ژیاگرێدای بزانین و زانیاریە میێوانێ مێ ڕۆژێ بۆ پتر خزمەتکردنە هەوەین هێژا و خۆشتوی ئەڤر و کامڕابووینە میێڤانداریە مامۆستای زۆر هێژا مامۆستا قادر عید و جێگیری بەرپرسێ ماڵبەندی چارەیەکەتی نیشتیمانی کوردستان الدهوکێ بابەتێ مێ ئەڤروکە ئانە هیا خودێ دێ یەگرێدای بیتن ئەپسار ڕۆژە دامەزراندنە ئەیکەتی نیشتیمانی کوردستان بە قول ئێکی مەها شەش ئەدبیتە 41 ساڵ سەرژیەیەکەتیان نیشتیمانیە کوردستانێ و ساڵە 1975 ئەیکەتی نیشتیمانی کوردستان هاتیە دامەزراندن ئەمێ بەحسێ چەندێکە این گرنگیە هەبوونە ئەیکەتی نیشتیمانی کوردستانە لوی دەمی و تاڤێگاڤێ چدا بووە ڕۆلی ئەیکەتی نیشتیمانی کوردستانت قۆناخێن هەرێما کوردستانی حتا ڤێگاڤێ چ گرنگی بخۆڤە دیتە ئەیکەتی نیشتیمانی کوردستان شیایە چ بکەتن هەرێما کوردستانێ چاوە شیایە هەمی هێز و لاەنە لێک کۆمکەت یان لێک نێزی بوو نەکەویت بۆ یەکی کوجادا هەرێما کوردستانێ گەرژی و ئاڵۆزی نەکەویتی ئەف پرسیارە و چەندین پرسیارên دیên wekî vane ya Xwedê dê evrûket gel mamostayê barêsêne guftûgû kirin hînên hêja jî şêm rêwan ji mare bên serşaşa me diyar hîn peywendiyê me bikin sebaret babetî her pirsiyara hewe hebî dihêtekin geşekirin mamosta destpêkê tu gelek xêradî sersera serçava ev rû bûyê vara badîne سپاس کێکێ بلبل سپاس بتە زۆر زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنا بادینان ئەو دەمە و هەموو دەمێت بینێت خۆشتەوی خۆشی شاد بن ئێکی شەش ساڵ ڕۆژە دامەزرانە ئەیکەتی نیشتیمانی کوردستان یا درستەن بێژین 41مین ساڵ یادا دامەزرانە ئەیکەتی نیشتیمانی کوردستان و 40مین ساڵ یادا بەرپابوونا شۆڕەشە نوێ گەلێ کوردستانی لە بەرز مام جەلال ڕابەرێ شۆڕەشێ و مەکتەبە سیاسی لە هەموو کادر و دەستگەه و ئەندام و دۆست و لایەنگرێت ئەیکەتی نیشتیمانی کوردستان و تەڤایە ملەتێ کورد پیرۆز دکەم و هیڤیامە ئەوە ئەف ساڵە و هەمی ساڵ ئەف یادا بخێر و خۆشی سەرمەدا بێت و ئەف یادا بتە پاڵنەرێک بتر بۆ ئێکرێزیان نافمالە کوردی بۆ خردکردنا گیانی نەتەواتی بۆ ئازادکردنا ئێکجارێکی یا کوردستانی ئینشاڵڵا سپاس ئەوستاد بیت gelek خەلکی هەرێما کوردستانی پرسیارت سەرێ وادا ئەو بیت gelek جارە بێتە ئەم بێژین لەڤاندن بێژن فلان کەس بوو یان بێوان کەس بوو ئەژی بێژمە جەنابێتە ئێکەتی نیشتیمانی کوردستان بوو چە ئەگەر ئەم بەری بە سڤاوی پرسیارێ بدەین ئەم دەبێژین ساڵە 75 ڕاستە پیلانێکە نێودەوڵەتی بوو مەزنترین شۆڕەشە کوردی تووشی نسکۆیەکی بوو تووشی نسکۆیەکی بوو هەر ئاوایەکی هەبێت پیلانەکە نێودەوڵەتی بوو ئەف شۆڕەشە خوددانە 6,000 پێشمەرگەهی ئاگرێ vê şoreşê vemiriye milletê Kurd şêweyekî giştî tûşiya rejbîniyê bû baweriya milletê Kurd şoreşî û sekirdatiya şoreşê lawaz bû çawa mavê çavtirûkanekê de çavniqanekê de ev şoreşa bête hilweşandin yan ji nav biçtin yan tûşî niskoyekê bibitin rastî jî baweriya milletê Kurd sekirdatiya siyasiya Kurdî lawaz bû دوی دەمیدا عێراق سەردەستێ دیکتاتۆرێکی بتاتە ڕێبەبرن ئەم چین بێژین دیکتاتۆرێکی سەرسەخت ئەوی دیکتاتۆری لەشکرێکی مەشق پێکری هەبوو جەکێکی کوچەک دەستادا بوو پارێکی زۆر و زەبەلاح کوژدەهاتێ گازێ کەرتە دەستادا و ڕۆژ بۆ ڕۆژێ گازی گراند بوو ئەوێ ڕژێمێ پلانێکە ژەحراوی هەبوو بۆ بە عەرەبکردن و بەعسیکردن و گواستن و ڕاگواستنە خەلکێ سڤێر بۆ شکاندنە هەیبەتە پێشمەرگەی بۆ شکاندنە هەیبەتە سەرکردێت سیاسی و عەسکەریەت ملەتێ کورد و هەتاوی دەمی هەموو ملەتی کورد شانازی پێت بر ئەدوان بارودۆخێت سەختدا دوان بارودۆخێت ناهەمواردا ئێکەتی نیشتیمانی کوردستان سەردەستی هەندێک کوردپەروەرە سەردەستی هەندێک دڵسۆزێت کوردینیە هاتە ڕاگەهاندن گوبڕاستی خەونێک بوو و ڕەنگە دۆست و دژمنە باوەڕ نەتکرد و دێ هێزەکە سیاسی ئێتە ڕاگەهاندن دەوێ قۆناغا سەختدا و دێ بەرامبەر یان دێ بەر سینگێڤان یاوێ پلانە ژەحراویە ڕژێمە بەعس گرت
جبر هەندی ئەمە دەبێژین دامەزران ئێکەتی نیشتیمانی کوردستان ڕوودانەکە مێژووی بوو، ڕوودانەکە دیرۆکی بوو، دیرۆک دێنویستن ئەگەر چارەنووسە هەموو شۆڕەشت کوردی شکستن بێت، چارەنووسە هەموو شۆڕەشت کوردی نەهامەت و کارەسات بن بۆ خەڵکێ کورد، بۆ خەڵکێ سڤێل دەردوژان و خەم و ئێش و ئازار بن، بەڵام داویە ئەوێ شۆڕەشە ئەیلولێ ئەمە دەبێژین ئێکەتی نیشتیمانی کوردستان نەهێلیە داوی پێ شۆڕەشێ بێت، نەهێلا ئەو کارەسات و مەرگەساتت دژمنە چاوەڕێت کرد تووشی ملەتی کورد بن، نەهێلا ئەو کارەسات جێ خۆ بگرن. ئێکەتی هاتە دامەزاندن و بەردەوامیدا شۆڕەشێ، بەردەوامیدا شۆڕەشێ و شۆڕەش بەردەوامی پێ هاتەدان و هیڤیەک دا خەلکێمە ئەمە چێن بێژین هیڤیەک داویە تونێرەکە تاری بۆ خەلکێ پەیدا بوو ژبەر هەندێن بێژین دامەزرانە ئێکەتی نیشتیمانی کوردستان وێ قوناغێدا بەڕاستیژی ئەستکارم بێژم نەتەنێ ڕوودانەکە دیرۆکی بوو، کارم بێژم وەرچەرخانێک بوو دمێژووە بزاوە ئازادی خوازە زۆرجان ئەڤێن چەنابێتە گوتین حتما ئەڤە مێژووی یەت نەوێ ساین و یەت تۆمار کرین لێ هەگەرە مواقع ئەڤروکە سەحکەینە هەرێما کوردستانی هەرێما کوردستانی بووە خوددانە چەند هێز و حزبەکە بۆچی ئەلزار دەوێ وان هێز و لایەن و حزبە ئەفتشتە ناهێت ئەلقەلەمدان بۆچی ئین کارە هەندێتکەن و مێژوویە یان نەبێ سای بەلێ شۆڕەشێک شکستن ئینە لێ هەندێکین دی هەبوون خۆل کوردینی کرە خوددان وە نەکرد و کورد بێ ئومێد ببیت و بکەویتە دەستێ زۆردار و زاڵەمەکێ یە وەکو ڕژێما بەعساوی سەردەمی بۆچی ئەف هێزولانە ئین کارە وێ چەندێتکەن چ سەبەبە؟ ئەسنە شێن بێژم درستی بێژم ینی گوماندەل دکەن یان ئینکار دکەن بەڵام دام پێدانیژی پێ ناکەن، بەڵام ئەvە مێژوویە کاک بلبلویە هاتیان نوێسین مێژووە هەر کەسێ شارەزار مێژووە یا عێراقیە هاوچەرەفدا دەبینێتن و ڕژێما بەعس پیلانێکە گەلێکە ژەحراوی هەبوو بۆ نەهێلانە ناوی کوردینیە، بۆ کوشتنە گیانێ کوردینیەت ناخی هەر کورد پەروەرەکیدا هەموو خێزان و کەس و کارێت شۆڕەشگێڕە یەت پێشمەرگە برنە ڤەگوهاستن بۆ باشووری عێراقی سێ هەتا 5 هەتا 10 مالە هەر گوندێکی یان هەر باژێرکێکی ئەو مارێت پێشمەرگیت بەرنەوێ دەرێ بۆ هەندێ ئێکجاری پەیوەندیت جڤاکیت ناف خەڵکی کوردە نەمینن و ئێکجاری گیانی کوردایەتێت مێشک و دەروون و دلێواندا نەمینێتن و مێژوو یان نویسیک و پشتی بۆینە ئێک ساڵیز دامەزرانە ئێکەتیە شۆڕەش بەرپا کرد، شۆڕەشە ئێکەتی بەرپاکریژی یا پڕە داستانە یا پڕەش بەرخۆدانێ یا پرە گورزێت کوژەک گول دەمێ بنکە و بارەگایەت ڕژێما بەعزدان ئێکەتی یا شیای ببتە دبستانێک دەیان سەرکردێت ئێتوێرەک و چاو نەترس و کورد پەروەەر پێگەهاندن وە ساڵی هاتبوو ڕەنگە باژێرێ بەغدایە خەلکێ ئەو خەلکێ زیان گەهاندیە دۆزا کوردی زیان گەهاندیە ملەتی کورد باژێرێ بەغدای و پایتەختە یا دیکتاتۆری بوو هێشتا دوێ دەریداش سەرکردێت ئێکەتێت ترسان ئەز باوەرم هەر کوردێکی دوی دەمیدەیە خۆف ڕۆژ بتن و زیان گەهات بەتە شۆڕەشە کوردی دلێکی ئارام و تەنا مالا خودە نەدنەویست ژبەروان سەرکردێت ئێکەتی یەتمینا مامەڕیشە یەتمینا جەبار فەرمان یەتمینا سعدی کچکە و بدەهان سەرکردەیە دی ئیرۆ ڕۆژ پشتی بۆرینە 41 ساڵە سەردامەزرانە ئێکەتیە سەردامەزانە دبستانە کورتپەروەریە دبستانە شۆڕەشگێریە و vêgavê Kurdistan bû meydana çendîn partiyê siyasî bidîtna min wekû pêwîst bidîtna min wekû pêwîst xwe me êketiyê jî ew girîngî nedaye rojanê şoreşiya û wekû pêwîst me xelek aşina nekiriye wê şoreşê rengenokê jî ez gelek cara dibînim kadir û endamê me gelek cara şanêziyê هەڵوێستی gelek partîdiyê siyasî didbin بدیتنا من ئەگەر ئێک پارتا سیاسی الباشووری کوردستانی و سەرتاسەری کوردستانی هەبتن شانازیەکە زێدە مێژووە خۆ بکەتن ئەو ژی ئێکەتی نیشتیمانی کوردستان بتن ئەم مێژووە چوو پارتیدیەت سیاسی ناشێوینین ئەم کرێت ناکەین هەرێکێ هەندی شیانە خۆ و هەندی قەبارەی خۆ
بزاف كريا خبات دا كريا قرباني دا بلام أجر أم بين هالسنجينين نابرا إكتي و بارتي دي سياسي دا بديتنا من إكتيش همو آليكي باش آلي سياسي باش آلي لشكري با يعني ترازوي بلنتري باش هر هزي دايلك سياسي بل هندي إلي روش بيويستا كادري إكتي أندام إكتي بري ميجوا هر بارتك سياسي شانازيب ميجوا خوب كتن شانازيب وان داستانا بكت شانازيب وان هلوست إكتي يتنتوي يتنجتماني بكي أفين دريجة ديروكا خودتو ماركي زور جانا السرچ بنما الصالة 1975 حكومة عراقي الويدا ميد قوت مام جلال بهيج شيواكي جاركا دي نشت هرچنه بيت صد مروفاجي لي كوم كت بويكي شورشك هبيت يان كيانك هبيت نبناوي كياني كردي كي اگر بو كو حكومة عراقي خوصة هزر بكت تنابينيم او تشتا ادبيت اتريكا كيدا راستي جدا بهبيت النمونه كي بو جنابي تبينم او ما فيغا في بحث ليكري يعني حتى فيغا في ام بكرد ام بخو وهي كو مباري فيغا في قوتي اعتراف بهنديناكين كو هيزا كبو ابناوي هيزا كتين اجتماعي كردستان كو شيايا افتشتكري لو ما اويجيت وي بنجر كيرا افتشتات قوت لي خونكا خاف جي در كفت همان دمدا رنگا ملت مفخو اگرک بتن کو تویده میدا خلقی زور بونا در دست رژیمه او اگرک بت اگر دوی اوی پلانکا یا تکمه بو بو کشتنا گیانی کرداتی ناخی کرداده بو نمونه سنور ترکیا و عراق و ایران کمرک ناوی کمرات تناهی درست کربو بانتایا 20 کیلومتره ونابت بهيج شيء جندو آواهي وجيان لهبتن والسياستك اللي بيرودك تقولني سياستها عرض صوتي تركيا ما فهبوا 20 كيلومتر بيت سوريا ما فهبوا مجي ما فهبوا ام هندا كيلومتر بشن ناف اخوان ده بو هندي بس ام يعني بين شر بيشمرجي بكن وسياستك وان اردا بيروت تقولني سياستها عرض صوتي انكو بو رجيمي هبو اگر سبب فروكاب هليكوبتر ادوي راستاوي عرضي را بفرن شو رنگ رخصاري جياني لين نمينن نمروفو نجيانا ولا نبد ترى سيخوريه وصا خد كربو الكردستاني رنگ الجلك خلق هبون جنو ميل سري كدو كيبونا سيخر ترى سيخوريه خد كربو دست كفت ادانا خلقي ادانا حزب اخو بعث فريد كنا كردستاني بخاني بارا مال تاوير رادي جنجكي عرب اگر كتشك كرد ما ركب 500 دينار هنجي عراقي داني قلت كنا 1500 دولار يبيدمين امان بلانك وصا هبو كو كردو عرب بين بيخت نافيك دا ديموغرافيا باجير وباجير كردستان بقورتن هر بقرا السرسنكي واميديه بقرا دريجيا جادا يا دهوك بوزا خويزا خو بوموسل ابي بنجد كردانه اللي هم بنا عرب بنت دهوك بنت كركوك ديموغرافيا باجير وباجير كردستان بقورتن عرب وكرد بشت نافيك دا وبلانك وصعبة عرب دبوتا كرد دبوتا نتوى عرب بين حلاندن يعني بلانك هبو حلاندنا ملتي كرد دبوتا نتوى عربي دا اجبر هندي اوي باوريك خو هبو رجيمك يبهيزا بجديك نيف دولتي يبهيز هبو دولتك يغازيبو دولتك دولة منبو بيونديتي الأصل نيف دولتي قالك مكمبون إيش نتابت إجرتي بقراش أمريكا بقراش الهزة الدنيا بقرا دوز الهزة الدنيا روسيا وأمريكا هردوكا هفركيت كربو هنديكو سرنجا رجيم عراقي بخوراك شنو بيوندي بازغاني وأبوي قلقلدان ما مستند ديفا بيوندي ورقين وقرنا تمامية بابتي أبين خانه وار باش ایوارا سرچاوید من زور سپاس کرمکه بله از پیروزبایی چیزی سالا دام از ایران بنای کشیم اجتماعی کردستان و همه جماعه ایتیسی و خط کردستان دیگه زور سپاس راستی ایتیسی خواب اکا گرینگا هی اگه که اکا بارزانی خب پیروزبایی لیتیم از کافازیش هندک کادیر و پلبر بید ایتیسی دیگه راست ایتیسی بنما اکا پری خدمت دام از را
ونمونه مام جلال طلبانی گل درس مسجد بارزانی گل بنا مال بارزان دامز بود بشتی چند سالا خبات گل پارتیا کری پاس گل پارتی دامز راندنایی که گل اجتماع کردستانی ایک قطابیا مال بارزان دامز بود راست هندک بشتی و استطاعت برکسیه بس هندک لبر بدناف ایکیتی از ده بسیار دیده کم وکی کتک بلا ایکیتی که نکن لا برا و دولتی و بچن دست بخرنا دست مالا بارزان وکو مام جلاله تبگل مالا بارزان دا خباب کریه هر جیوه دست خو بخرنا دست یک برا و دولتی بچن کوی نشه دستیرو ندن ممنونت اما اوین خان دی بسیارتا گهین ما مستای کاک محمد ایوار باش کاک محمد ایوار باش باشی باریت سرچاوید من پیروزبایی لیشتی نشمالی کردستان دکن زور سوپاس والله حتى اول جار كان لحفتا وبين زيشتي نشمالي كردستان هاتا دنيا او حزبانه هر ديار نبود بل او حزبانه كديار نبود استا او استفاده كيشتي كردي لانه تدي خواردي بل استا بو او استا سروچي هريم سروچي حكومت همو لان كده شدي داجيري كرد بل ابين خان دري كتاب خانه او دري مام جلال كتابي بارزاني بو والله ابراهيم محمد دهن ديوان ديزالي شورش حكمراني بإنساني نخوين دوار ناكري لكردستان او انا نخوين دوارن ساعدين يتاني حكمرانيات بناكري ابين لخوي وقتان دكا ابين موسخور زور عيبا لخوي وقتان کاک محمد بس یک تشت اما تزانی بابتك نين اكو دو مروف بربنه اكو دو حقیقت اگر جنابتا تشتك هبيت يعني پیروز باياك هبيت پتر لیگ نزیک بونک هبید پتر ام بيشين رخنك آواکر هبید امی خوشحال بین حقیقت من نبیتن جنابتت گل اوین خانه بکبنه ام بيشين مجادله که دلیوالک می چنکو هندیش من بیت از این مروف لیگ نزیکم اسنه دلیگ دیر کم اصلی بونیش تخاصم ما مستا بله از دیگه هیم جنابته اوین خانت بیجیدن ات ناوا ایکتی دا هندک بر پرس هنه کود ویتن ایکتی و ناف مالا کردی بیت لیگ وکرن و او بر پرسه ابگوره یا سری خود آخبن بیجید بلا ایکتی وکو جناب امام جلال بیتن کو دست ناف دست مالا بارزان دا بو اکی کو کردستان بیت آوا کرن جنابتا چد بشید بديت نامين ايكتي شندي مسترا ام سكردت ايكتيا جيك جداكين ايكتي قالك سكويت نافده من بريت فكية هزرية نافده سكويت هزرية نافده وام شانازي بيتكين او هبونا وان سكويت هزرية ناف ايكتيا دا بنياتك بو بيجبتشونا ايكتيا وبو مانا ايكتيا بهز هیچ پلانك سرناگرتن کو سرکردکی اکتی سرکردکی اکتی جدا بکتن مام جلال راستا سنبلا اکتی اجتماعی کردستانا راستا مام جلال نبس بو اکتی اجتماعی کردستان گلک بو همو ملت کرد گلک بو کسایتکی نبس ای کرده نبس کسایتکی عراقیه بلکه بو کسایتکی جهانی و ام شانازی برز مام جلال کین و شانازی بمجوا اکتیت کین سبارت دولت بونا کردی کو بیجن کو اکتی پشتوانیا پارتی بکرد با دولت بونا کردی من اسوسا جتی گشتم کاک بلبل اکتی دسپیکا دا مزرانه خو ما فی چاره نویسی بلند کری ما فی چاره نویسی انکو فدرالیت یان کو فدرالیت یان دولت بون بلام دولت بونه بنمای خویت هین دولت بونه پیش وقت بید کار بو بیتا کرن دولت بون بديت نامن وكيد بيجن بقوتني بميدياي ازراندنا هستو سوزت خلكين نايت افا بلا زمان جادي كم كذبت كمين كم لاين سياسي دي بت اكتي اجتماعي كردستان كم لاين سياسيه دروش من دولته هلغرتي وهر كسك وهر لاينك السياسي بيت دولته براغينتن دولتك سر بنمايت اتزانستي سر بنمايت اكاديمي الديف بيفرد نيف دولتي اكتي كمين كسو لاين بت دان بيدان في دولته تكتي افروكا دروش من دولت بوني تت تدبيني تيتا راقهاندن سر
عطفا خەلکی نەخێر. زگ برسیا خەلکی بێ موچەیا خەلکی سنوور بازاندن و شەڕێک و ئەڤروکەل سەروی سنووری تێدەکردن ئەو شەڕێ هۆسایەگرانی هێزا پێشمەرگەی ئەڤروکە گیانێ خۆ کریە سەردەستی خۆ شەڕێت ئەین دەولەت بوون توت بینی سەروا کارا دەهێت دەولەت دێتە دروستکردن هەرچوو سەر دەولەت بوونی دەولەتی بنەمایەت خۆیت هەین ژبلی هەبوونا مرۆڤە ژبلی عەردی ژبلی هەبوونا نەتەوەکی ژبلی کلتور و کەلەپور و مێژوو هەموان بنەمایە یعنی بنەمایەکی گەلێکی گرنگ ئەوە دانپێدانە نێودەولەتی بنەمایەکی دی ئەوە پێشوەخت لایەنی سیاسی پلانێک هەبێتن بەرنامەیەک هەبێتن نمونەکی دەبێتە بێژم بەری دوو ڕۆژە پەرلەمانتارێکە کورد گوتی ئەمریکا گەلک ڕۆنی و گوتیە سەرکرداتیە سیاسیە کوردی پەرلەمانتارێەوە نەڤەگەرنە بەغدا ئەم پشتەوانیاوە ناکەین بۆ شەڕێ دژی داعش ئەڤەش چی هاتیە ماناوی چییە ئەvە ڕاماناوێ ئەوە مەوەکو کورد هەتان و کە پێنگاوێک ناهەوێتە بۆ دەولەت بوونا کوردی ئەvێ دەولەتە عێراقێ یا ڤێگاوێت چوو بنەمای دەولەت بوونێ لێ نەماین ئەف دەولەتە هەندە شێوا و ئەف دەولەتە هەندە گرژی و ئالۆزی لێ هەین ئەف دەولەتە هەموو شەڕ و شۆر و کوشت و کوشتار یا چوو بنەمای دەولەتە لێنەی ئیرۆ ڕۆژ ئەمریکاشمە خۆشتر ببێت ڕاماناوی چییە ڕاماناوی ئەمە وەکو کووردا ڕووەکی گەشت نەدایە بێ دەسەڵاتە خۆیان 25 ساڵە ئەم ئەپرێڤەت بین زۆر مەوە نەکردێک و دەولەت بێ دەولەت و دنیا بێژن کورد ملەتەکە حەژیانێت کەتن حەج دیموکراسیەت کەتن حەج دادپەرویە جوواکیت کەتن ملەتەکە ئەبکێر ڕێڤە برنا دەولەتە خۆتێتن مە ڕووەکی سپی نەدایە دەسەڵاتە خۆیە ژنۆکە پێدەژی پێتوی هەموو لایەنی سیاسی ئێکرێزیان نەفمانە کوردی بپارێزن پێک بە دەست ناودەستی کار بکەن بۆ ریفراندۆمێ بۆ دەولەت بوونێ بۆ پێشهاتێ بۆ وان گۆڕانکایی کوونەوە ئەتێنە پێش دەڕۆژەلاتە ناوین هۆمستا بیت گەلک هەکەر ئەڤروکەل جهێمە بانە ئەف پرسیارە الجەنابێتە کردبە تایبەت کادرەیەکەتی نیشتیمانی کوردستان و ئەو عیجزیا جارە یا کادرەیەکەتی نیشتیمانی کوردستان گرتی ئەس حەزکەم جەنابێتە گەلک بڕۆنی بەرسەوە بە پرسیاری دەت بێژە ئێکەتی نیشتیمانی کوردستان چێ بوو ئەت وەختێکی و حەزب هەمی فەشەل بوو حەزبە نەمانە خۆش دەستا و ئەم بژین نەبوون و هەمیژی زانن وەکی مەلدەستپێکی گوتی کومێژت بژین خۆدان شۆڕەشە خۆدان شەهیدە خۆدان جوبارێن خوینەیە لێ ئەڤروکە هەندە کەسێندی کوردستان پاوان کریە پۆست و پەلا و پایە بەخۆ برینە لەومە جەماوەرەیەکە تێژێ عێجز بوو ئەو چێبوو یاکول هەلبژارتنین بووری یەن پەرلەمانێ حکوومەتە هەرێما کوردستانی چێبووی ئێکەتی ئەو شکەستە نەخاری ئێکەتی خۆدانە شەهیدا بوو ئێکەتی خۆدانە ڕاکردنەوەیە ملەتی کورد بوو ئەڤروکە هەندێکە خاریە تۆ سات بینی ئەسوسە نابینم کاک بلبل ئەس دبینێم جەماوەری ئێکەتی نیشتیمانی کوردستان توان هەلبژاردنە هاتە خاپاندن هاتە هەڵخەڵەتاندن بدیتنا من ئەز وەکو کادرێکی ئێکەتی وەزنە ئێکەتیش بامە ئەس من ئەف بۆ چۆنە هەبە بدیتنا من ئێکەتی نیشتیمانی کوردستان سیاسەتاوێ گەل لایەنێت سیاسی کوردستانی تایبەتیجی گەل پارتی سیاسەتەکە گەلەکە حەکیمانە بووە تایبەتیجی پشتی 2023 خاپاندن ئێکەتی هاتیەکردنە نەمانە پۆستا دەستی ئێکەتیدا پۆستێن بلند نە ئێکەتی هاتە خاپاندن جەماوەری ئێکەتی هاتە خاپاندن گوتی یەکەتی داگێرانە بۆ پارتی دکەتن ئێکەتی هەموو کوردستان ڕادستی پارتی کرد خۆ تەسلیم کردیە بەڵام دیتنامە وەکو یەکەتی وەسانە بوو ئێکەتی شیە سەرەدەرێکە حەکیمانە سەرەدەرێکە لۆژیکی گەل پارتی بکەتن و بۆ دەمی چەند ساڵەکە پێک ڕێکەوتنەکە استراتیجی بکەن کوردستانیش قەیرانە دوور بکەن کوردستانیش شەڕ و ناکۆکیە دوور بکەن سنگ و پێگا کوردی بەغدا بلند بکەن وەتموان ساڵێت ئێکەتی و پارتی ڕێکەوتنەکە استراتیجی هەیە ڕاستیژی سەرکەفتنێت مەزن هەم سەر ئاستێ دۆزە کوردی بدەست بە ئینان هەم سەر ئاستێ خزمەت و خزمەتگوزاریەت خەلکەی خۆ بدەست بە ئینان بەڵام پشتی و گۆڕانش یەکەتی جودا بووی و هەندێک پشێوی و ئاژاوە کەفتە هەرێما کوردستانی جەماوەری ئێکەتی هاتە خاپاندن و ئێکەتی سەرەدەرێکە باش دگەل پارتی ناکەتە و دیتنا من ئەو کیبن وەکو پێش نەشیە سەرەدەری دگەل پارتی بکەن وەکو ئێکەتی سروشتێ پارتی نەخوند بوو وەکو ئێکەتی نەشیە سەرەدەری دگەل پارتی بکەن ئەنجام کوردستان گەشتە ئەvێ قۆناغان و ئەم تێدا ئەرێ کیش بارودۆخ باشتر و خۆشتر بوون بەری نۆزدەی تەباخە ساڵە بۆری یان پشتی نۆزدەی تەباخی
بەری نۆزەی تەباخی مە حکوومەتە هەبوو حکوومەتەکە من کەفراوان مە پەرلەمانێک هەبوو دانیشتنکردن و جێک لەو گازدا بوو موچە تاتە دانان دان ڕەنگە دوو موچێ تنێت خەلکێ دەف حکوومەتە هەری مابوون پشتی ئەف پشی و ئاژاویە ئاژاوا کەفتێ کوردستانی ئەرێ کی سوودبەخش بوو ژوان بارودۆخە ئەرێ سیاستەدا کێش دروستتر بوو ئەگەر ئێکەتی ما بەرسەر سیاسەتە خۆیاجاران و چولانی دی سیاسیان خەڵکێکی دیش ئێکەتی بە نەبە وەسا جەماوەر هەان نەدا بە دژی ئێکەتی دەنگ وان هەلبژارنا دەستخۆ بە ئینابانە هەنگی باشتر بوو ئان زۆر دیتنامە هەنگی گەلک باشتر بووش نۆکە ڕەوشەکە نەخوازراوە ئەم تێدا نۆکەژی ئەگەر ئێکەتی نیشتیمانی کوردستان خۆ بزەورەتن هەمان سیاسەتا خۆی حەکیم دێشێت دووبارە سەردەیت گەل پارتی بکەتن و دیتنامە پارتیژی هۆسا شخۆ باوەڕ نەتبوو شخۆ باوەڕ نەت ینی بێگاوێ پارتی گەشتە قۆناغێکی ئێدی شخۆ باوەرە شخۆ باوەرە و ئێدی ڕەنگە دگەلک ئالێدا یا تەکراوانە سەردەری دگەل ئەوی خەرکی زۆر چەند مامۆستام دێ کاک عەبدوڵای وەرکی نۆڤەکردن بە تەمامیە کاک عەبدوڵای هەر باش هێوار باش سەرچاوت من فەرموو بەێ بخێتمە میوانێ دەکەم زۆر زۆر سوپاس بەلوواستیش با ئەکەتی نیشتیمانی کوردستان بکەم زۆر سوپاس کاک عەبدوڵا بله وامبانی گەلک شەهید دەونەن گەلک خەبەت گیریا پێخەمەت بۆ ئەوەگەڕنە کوردستانێ بەڵێ بازل وێران بچێک هەیە چەند دەفتەر و گرنگە ئەڤڕۆجڤای ئێمە دەستکردن وان حەز باش بیز ناکەتن بەڵێ بله و بیۆدژی داخەزە من ئەوە هێویدارم حەزلێت ناخۆ بکەنێک و دەستخۆ بکەنە ناو دەست دەیکودا و پێیت بە بەرە کوردستانە باوەدوانە مەمنونیت ئەمە کاک عەبدوڵا مامۆستا سەرکێ بێتڤیە کۆوە بکەتن ئەڤروکە جڤاک ڕوو لێڤا هێز و لایەنێن سیاسیش بیر نەکەت نمونا ئێکەتیان نیشتیمانیا کوردستانێ وەکی گۆخۆ جانابێتەژی ئاماژە پێکری بی هەندێکش برادرێن ئێکەتیژی ئەڤروکە هەندێکێن دی شاناز بن و یەن هەمان حەزبژی هەندێکێن دی شاناز بن سەرکێ گرنگە سەرکێ ئەم بژین ئەرگە کووە بکەتن کو مێژووە حەزبێن خۆش بیر نەکەن یا هەمی حەزبایش بیر نەکەن تایبەت یا ئەڤروکە ئەم بژین چەند ڕۆژەکەین دیبیتە یادەکە دووبارە ئەز دەبێژم ئەوێ ڕەوشانوکە کوردستان تێدا ناتنێ پارتی بەرپرس بوو بەلکو پارتیە تند بوو بەرامبەری هەوارت مێت گۆرانجی گەرە تند بوون سیاسەتە ئێکەتی سیاسەتە حەکیمانەتر بوو شە هەردوو لایەنە شیە تا ڕادەیەکی وێ بەڵانسی ڕاگرێتن و ئەگەر ئێکەتیە ئەبووی گیانێ هەردوو پارتی دی بزاوە گۆران و پارتی سەرەدەریت گەل بارودۆخا کردبە ڕەنگە نەوە بارودۆخی کوردستانی گەلێک خراپتر بوون وەختی ئەس بێژم بێتەویە ئێکەتی مەبەستا من سیاسەتە ئێکەتی نە سیاسەتەکە چەوت بووە سیاسەتەکە گەلێکە حەکیمانە بووە وەختی بێژم ئێکەتی جارەکەتی نەیەتە نە ئێکەتیاتە خاپاندن جەماوەری ئێکەتیاتە خاپاندن هەتا دەنگی نەدەنە ئێکەتی جەماوەرە جەماوەری ئێکەتی گەهشتە وێ باریک و ڕاستی سیاسەتە ئێکەتی باشتر بوو شارە حەزبەکە پشتی جارەکەتی دەنگی خوددا ئێکەتیەوە نۆکەژی ئەگەر ئێکەتی نەکەفتە و دوێ باری دەمە ناکەتە بن فشار و گوشارە هیچ پارتولانی سیاسی دەستە سیاستا خۆیان یا حەکیمانە یا لۆژیکی دێ برێڤەچ و بدیتان ئێکەی دەشێت تاڕادایکی جارەکە دی بارودۆخێت کوردستانی هێورکەتەوە و ئاسایکەتەوە سەبارەت سەرکێ پێتڤە بدیتنامێن ئەولی سەر هەر حەزبەکێ پێتڤە نۆکە سەر ئێکەتیە فەرە وەسا بکەتن کادر و ئەندامی توی شانازیە بمێژواوێ بکەن کاک بلبلبەری نۆکە من گۆتەتە ڕەنگە ساڵێت هەشتیادا و هەفتیادا هەموو پارتی سیاسی باشووری کوردستانی ببوونە دبستان ببوونە قوتابخانە بۆ کوردینیە بۆ وان چەمکردن و بۆ دیموکراسیەتێ بۆ خۆشگوزێرانی خەڵکێ بۆ مەسەلێت خەباتە پەرلەمانی ینی وەختی کادری حەزبەکەت ئاخوی پارتەکە سیاسی تەزانانی بە کیش پارتە سیاسی بەڵام پشتی 2003 پشتی 2003 و دەوڵەمەندبوونە هەرێما کوردستانی دەوڵەمەندبوونە عێراقی پەیدابوونە پارێکی زۆر و زەبەلاش داهاتێ گازێ دیتنا من هەموو پارتی سیاسی باشووری کوردستانی لاوازکردنش ئالیت هزریڤە ئالیت هزریڤە لاوازکردن نۆکە باشووری کوردستانی دیتنا من هەست و هۆشی نەتەوایەتی یە نیشتیمانی گرێدانە مرۆڤی ئاخا مرۆڤی بە گەلک لاوازترە ساڵێت هەشتیادا هەفتیادا و نۆکەژی ئەز شانازی وێ مێژوای ئێکەتیت کە مێساڵێت هەفتیا و هەشتیادا و شیای گەلک
سەرکەفتن و دەستکەفتە بۆ ملەتی دەست ببینێتن هەم بۆ مافێت نەتەواتی هەم بۆ خەڵکی خۆ بەڵام پشتی 2023 ئەو هزرا مەشئێکەتیت کرد ینی هەموو پارتێت سیاسیت کرد بدیتە من ئەو نەماوەکو جاران دبستانێک بۆ دبستانێکە هزری دونابینی بێگاوێل سەرتاسەری باشووری کوردستانی هەستەوەشێ نەتەواتی لاواز بووە بیتنا من ئێکژی ئەوە مەسەلێت دەوڵەمەندبوونە هەرێما کوردستانی پەیدابوونە پارەیەکی زەبەلا هەرێما کوردستانی وەکیە بتریە کادرێت پارتێت سیاسی گرنگی نادەنە لایەنی خۆی هزری هەرچەندە هەموو سیاستمەدار شارەزای دووارە سیاسی بێژن ئەگەر کادرێت پارتا سیاسی گرنگی نەدەنە ڕۆناک بیرێ نەدەنە بابەتی ڕەوشەنبیری ئەو کادرە داهێنان دەفوان پەیدا نابێتن نەشین ببنە دبستان نەشین خەڵکی خۆ پێبگەهێنن نەشین خەڵکی خۆ ڕاستەڕێکە نەسین خەڵکی خۆ ئاراستەکەن چونکە وەکو هەموو زانین بابەتت ڕۆناک بیری خواردنە مشکی مرۆڤینە زۆر مشکی مرۆڤینە ئەم سەدا ئەم vê پەیوەندیژی وەرگین و بەگەڕێنە بە تەمامیە کاک نەسڕەدین ئێوار باش کاک نەسڕەدین کەرەمکە سەرچاوێت من کەرەمکە برا زۆر زۆر سوپاس چلوی سالی های که نیشتمانی کردستان بله همین که جا از پیروزت کرد بله زور سپاس و از بوره بیشکا بارزانی دمه بگوتی منجلال قطابی بارزانی بی بله دنیا هو صايا هل قطابی ای که حتی بگه این مرحله کاوان بله ولی الوری تشتاکی های وقتی قطابی مرو ودید جلا که زیرک ما مصطفى روشانازی قطابی کردن بله bu paşa roja koyaş, bu merama kabaş, o merama wan hay kevin gemi begeyin kenar derya ka azab. أكيد. نجم مستا يقطع الكبيرة منافسة حتى رجع يترجع كوسا. تنيا وصانع رجع كذا مصطفى قطع إبراهيم أحمد. بله. عن قطع قاضي محمد. الدنيا يثبت أن هم فخر شانجي القدوم كان ذي باشا رجع ملات كرد جهنم رجع كجيش وبيشكتي. أكيد. وأن برا الدولة بني بتشين برا الفدرالية بتشين وأن تشوف الدنيا ملات كي بيشكتي برشاو بينيانيا. نج أمهر بيجين أمهر ما مستانا بيجي قطابي ما بهر بين أمهر مستانا بيجي قطابي ما بشكل ناقش مسألة. إذا أمهم يدرس بدأنا ناف دستيك بو كردستان كسر بخو بدولة بونا كي عند صار الزمانة أم بالبيز المزور هيدا جين إلي بس أمهر بيجين أم ما مستوي حق قطابي أما مستوي حق قطابي نخي هذي كا مام جلال إنسانة كي بيشنجل روش حالات أنا بنخرج الدنيا على فقر شان أزيد بيرد كده. جلاله بكل أوروبا قوساسة جانوات يعني بزندة تدبير في إكباجي جوج بوشي. جاء أم هاي كسك شراخي كي قلتنا كي بيش هذا وهذا اشتا تشينا بدي بدأ همي وايد برادر في خبيثنا ناف ده في قصور آوا كلام ناف ده بيشوار قول قادات جندا وبرينا ما تشوار قول جيتاي. هنا ده خواهد حبكم مرة ده. ایک برادر سے خونه داد تا ایک دست خود داد تا من جاست خود بینه ایک برایته هم دولت اگه بخوش کن. بله ممنونی تمام و سپاسی و تمام. سر سرچه گلم خیرات. کاک آزاد ایوار باش. ایوار باش کاک بلبل. سرچاوید من. خیرات نام ایوان ایواره جدی که. زور سپاس بده. یعنی اگرم بره خوب دینا دیرو کاوی پارتی گرینگ کل هر سالت حقی عنده حتی نها. بله. کاک وکی میوانه برای جیا ماجرا که چند دروش مقبلیم کردن. بله. بس می‌ذات کو اگر هزت برای خود دینا سیاست ایکتی وکی چهار بجیب عقلیت امام جلالی سلسله محورات شور کریه. بله. دائم يعني سر أصل نافخو لسر أصل عراقي ولسر أصل دربة. بله. جبنا عندي من زيار الفيرا وشبك وبداغ جنابي نفاخة يعني لازمها همي لانجرين ایکتی بريدو صوزي ذا بيبعد ذا بري خبزانه كل سر أصل نافخو كاقبل بالبداغ. بله. يعني تديد زقافة دولا غير دو بيواندين تلفوني من بريا برنامج يجي يقول كود مقدمة هندنينا أو بشته هندي أو هاجي بشته كيف ديتنا من باتك بتشيك وكي حسب عندها شيء في روشنيته إهمال كلام كرسية البرلمان دانينا كي روش قالت حساسة لازمة شو كي ميزان بريت جت كري أجر كتيب عقل ماندرانا
سەرەداری قەلبی ڕەوشێدا نەکرد بە ڕەنگە بلایەکێتی دەتاقی جبر هەندێک ئەزت بینێم لەسەر ئەستێ نافخۆژی وەکی لە ئەنگلێکی یەکەتیان نیشتیمانی کوشیرەتە منەوە بداخ بە کاک بلبل غیابە قیادا کوردی بەخدا بوویە سەدەما هەندێ کوامت بینم دیهیژی عبادی سوزەکە وسانەدایە و حکوومەتە بەخدا چه پێگیری ببوو جای چه بەپرسا بە پێشمەرگای و مادە 140 ژبەر هەندێک بینێم via da yeketi per via qiyada yeketi hizrahan debket ku qiyada yeketi çaval 2005 kul dukhulin Serokman Celal da çe girengiya xo habu rukna kadijiya xud xala kadijiya awal ser aste nevdalati medi çawa Mam Celal bu karizma ser aste cihani nevdalati bas bedaf az binem na au karizma naf eketi da pişti Mam Celal ne çe bu ya çe ayda jinina insana نفاق بكبد ياخذ كرسيته صلاة دهلت اما حزب دمينه تيروكا كل دمينه بدي حزب نزرع عندي بكت وبشتي سركردي كي تشا بشيت كاريزما كاري توز بكت تيروكا وي حزب بمينه تو بردان بخدمت ابن قالي سپاس اسمع منونتما زور سپاس مامستا بوچونين هر دو برزان بيت ليك نيزيك بن مامستا نصرات ومامستا آزاد مامستا نصرات بحسين ديت كد بيشتن زور فرا مروف نبيجيتن فلان كس طلبه فلان كسيه چنكو طبيعي ابا دنيايا هر ايك دور تسليمه هر ايك دده في دي كاك اساس جيبو چون هر او يعني بيجتن ابروكا ايگرتن بيتفيا ابروكا ليتنيزيك بون بيتفيا ابروكا حبونا كردا تايبت البغدا بيتفيا يا فرا ابروكا كرد ايك من بو ايكو كرد بگهنه همي مافو آرمانجين خو هبونا ايكي وكي جنابي مام جلال بيجتن ابا فخر و شانازيه بو كردا ودبيت الناف ايكتيجي دا افكسه دوباره نبويه به وشتك شرم جينينه بيقومن برز مام جلال كاريزمايكا كسك يطانوك جيبي ناف ايكتين نشماني كردستان دا نقرتيا وبديتنا من العراق جي كساتيك وكو كساتيا برز مام جلال تانوك بيدا نبوه برز مام جلال كرد بو سروك عراقي بو رولكي جالكي كاريگر هبو اتپاراستنا اكريزيا ناف مالا عراقي هم اذا نكم ناف مالا كردي ديتنا من نشايسته نهجيه ام بيجين فلان كس خوندكار فلان كسيا برز مام جلال سالا 53 خوندكار بو 53 سال بو دمي گوتارك داي گوتارك يا كرد پارانا گلك جوان وبرز مام جلال دريجيا ميجوا خويا پر خبات و سربري قرباني داندا ديتنا من کەسایەتێکی وەسایەک و ئەم شانازی پێ بکەین نەهێژایە بۆ کەسیش ئەم بێژین خوێندکارێ فلانە دەبستانیە بێگومان هەبوونە بەرز مام جلال گەلک کاریگەری خۆ بولبەغدا و بدیتنا من ئەگەر بەرز مام جلال نەکەس بات وێ ڕەوشە تەندروستیدا ئەو ڕەوشانەوە عراق و کوردستان دەرباز بوو دێنە لەوی ئاسیبە دێنە ئەو ڕەوشەبانەوەکە یا تێدا بیتنامە ینی ئەڤە ئەگەرێک بووە هبونا مام جلال اجرك بيا بو باراستنا ناف مال عراقي وكردستان ما مستأفدم ماي ازدي دمسر روشه هريما كردستاني وعراقي وشر داعش رولي ايكتيان اجتماعي كردستان ادبارافاني كرنا كردستاني دابوكي كو يك بوسطا هريما كردستاني نكبيت دست تيرورستين داعش رولي ايكتين اجتماعي كردستان چبويا شيايا ببيتا او خون ياكو ابروكا مالا كردي تاكي كردي جواكي كردي بگشتي خوم بيبديتي كاك بلبل تسجل جوانا ام چند ميجوا اكتي بخوينو ام شانازي بيبكين ما فهميا ميجوا تشو باردي ديشي باكي مغوتي ام ناشيين ميجو خو دوباره كتن رجيما بعس هشت قناغت انفالي انانا سر دفريت ازادكي كردستاني راست هشت قناغ هفت قناغ دفريت وان دفرابو او دفريت اكتي لي بارادست تنين نمونيك دي بيجم سي هشت صالة 1986 الباكور السليماني دفرا قيوان وماوة دولة جافاتي او دفرا رجيم عراقي او هزا انا ياكوي بيشد بت اناي شتانكا شتوباش دريبوشا شتوبيت جران اش لشكري مشق بيكري هليكوبتراش فروكت شري هندي هز عراقي هبوة تشاوى البروك الشري الشري الايراني كيا هوسا كاري خوكر بو شري وان دفريت ازاد كيري نوت روجت ربق اكاتي اجتماعي كردستان خول برگرت نوت روجت ربق چلو پیش مرگه شهید دان نوکه جیب داستان قیوان ما تدناس کردن تنانت
یەک کەسێ سڤێل نەکەفتە دەستی ڕژێمە عێراقیدا پشتی نۆت ڕۆژێک و ئێکەتیزانی ئێدی چوو هاوسەنگینی نەدنابینە هێزە پێشمەرگەی و هێزە عێراقیدا چیش ئالیە ژمارە شەرکەراوە چیش ئالیە چەکیوە و چەکی پێشکەفتیوە اینجا داخواش خەلکێ کرد ئەوێ دەڤەرێ چۆل بکەن چونکو ئەوە هێزامە ماستەر لێ هات هەموو خەلکی سڤێل بەری پێشمەرگەی پاشەکشێکرش دەڤەرێ و دمایکە هاوڵاتیات گەل دمایکە پێشمەرگا پێک بە پاشەکشێکردن بۆ دەڤەرێت سنووری ئەوێ ئەنفالێ ئەوێ هێزە هەندایە مەزن هاتی نەشیە گوندێکی کووردا ئەنفال بکات نۆکەژی تشتێکی دیار و بەرچاوە نە مێژووە ئەمبێژین وەنینە نە تشتەکە ئەمبێژین نەیە بەرچاوە و درێژیە 1500 کیلومترە بەرۆکی شەریەت گەلداعش نیڤەکژێ ئەگەر ئەم بتر ڕازگۆ بین گەل خەلکی خۆدا تا نۆکەژی نیڤەکژێ ئێکەتی لێ باڵا دەستە نیڤەکژێ پارتی لێ باڵا دەستە ئەو جێ پارتی لێ باڵا دەست هەموو فەرمانێت پارتی و سەرکردت پارتیە ئەو دەڤەرە ئێکەتی لێ باڵا دەست هەموو فەرمانە سەرکردێت ئێکەتیە و پێشڕەویە ئێکەتیە و بڕابەریە ئێکەتیەیە یەک گوند یەک دەڤەر وێ دەڤەرە ئێکەتی لێ باڵا دەست بێ شەر نەهاتێت چۆرکردنە بێ قوربانی و بێ شەهید نەهاتێت چۆرکردنە بلا کەسێک بێژتن دە هاوڵاتیەت سڤێر ئەنجامێ بێسەروبەریە پێشمەرگەی ئەنجامێ بەرسی نەگرتنا پێشمەرگەی بۆ چەکداری داعش یەکەفتنیە دەستی داعش دەوێت هاتنیە ڕسواکردن تەنانەت کەرکووک بە کەرکووک و ئەمبێژین قودسا کوردستانیە برادێت پارتی بێژن دلێ کوردستانیە هەموو دانوستانێت ڕژێمە عێراقی و سەرکرداتیە سیاسیە کوردی سەرا کەرکووک و دەڤەرەدی یش ناف چۆین ئەو کەرکووک و پێشبەری نۆکە دەستی عێراقی دەبوو ئەپ هاتنا داعش کەفتە دەستێ پێشمەرگەیدا پێشمەرگەی یەکەتی نیشتیمانی کوردستاندا و نیڤە خەلکێوێ عەرەب و تورکمانن نیڤەکژێ کوردن بەڵام هێشتا شیان بەرگریل کەرکوو بکەن نەبەس بەرگریش کەرکوو بکەن بەلکو هێزت داعش چەکدارێت گرۆپا تیۆرستا داعش هەندوری کەرکوو بکەن ئێدی تۆپ بارانەواشی نەگەتە ڕەخوڕوێت کەرکووژی ڕاستیژی ئەوە شانازیە بۆ ما وەکو ئێکەتی نیشتیمانی کوردستان بۆ ملەتێک کورد شانازیە و پارتەکە سیاسی یا وەکو ئێکەتی نیشتیمانی کوردستان دەڤەرێکە دوور و درێژ لێباڵا دەست و بەرۆکە شەری بەرامبەری چەکداری داعش و شیای خۆ بەرامبەر ئەڤی گرۆپا تیرۆریست یا درندانە یاکو ڕەوشت و ڕەفتارە توێ دوورش هەموو بەهێت مرۆڤاتی شیای بەرسنگاوان بگرێتن یاش هەمووێ گرنگتر ئەوە کاک بلبل هەما تشت ڕوودا پێویست ناکەت هەموو خۆبکەنە پاڵەوان پێویست ناکەت هەر کەسێک خۆبکەتە قارەمانێک و هەر کەسێک خۆکەتە بیرتیژەک دەمێ گرۆپا تیرۆریستا داعشاتی گەلە خەلکی گوت نەهاتینە بۆمە وێت هاتین بۆ مالکی و هاتین بۆ شیعە و هاتین زانبۆکی یەکەتی نیشتیمانی کوردستان بەیاننامە دەرێخست ئەو بەیاننامە هەموو خەلکی کوردستانی گوێلێ بوو هەموو کوردت هەموو پارچەی کوردستانی گوێلێ بوو دۆست و دژمنا گوێلێ بوو گوتی ئەف گرۆپەکە درندەیە ئەگەر ئیرۆ شەڕێمە نەکەت سبە دێ شەڕێمەکەت یا هاتی ڕەنگە بێژت ئەم شەڕێشی ئاکەین بەڵام هاتی یەکەم ئامانجاوان ئەو دەڤەرێت کوردستانی دەروێ هێرما کوردستانی بگرن پشتی واندگرن ئامادەنە هێرشی بکەنە سەر کوردستانی و بدیت نامە ئامانجا سەرەکی یا گرۆپا تیرۆریستا داعش هەرێما کوردستانە و نەهێلانە کوردایە ئەڤا ئێکەتی دوو هەیڤە پتر بەری هێرشی بکەتە سەر شنگال و ڤاندەڤەرێدی کەرکووک و ڤاندەڤرا دەستپێکە هاتناوێت بۆ میسل بوو ئەڤە بۆ چۆن ئێکەتی بوو ئەڤە تێدیتنا ئێکەتی بوو و هەندێک شەرت هێرەوەی بەدنەڤەرە ئێکەتی و چەکداری داعش دەچێ بوونژی وەت ئەنجامدا بۆ چۆنە ئێکەتی ڕاست دەرکەفت بەڵام خۆشبەختانە ئێکەتی کاری خۆ کرد بوو ئێکەتی خۆ بەرهەف کرد بوو هەموو ئالێکیڤە ئالیە چەکداریڤە ئالیە هزریڤە ئالیە دەرونیڤە کاری خۆ کرد بوو و ئەف گرۆپە دێتن ئەگەر شیاندا بدێت شەڕێمەکەت و شەڕێکی هۆڤانەش دەگەرمەکەت هەکەر بەر هەندێک دەمێ هاتین ینی ئێکەتی تووشی تووشی چوو سەڵمانە بوو چونکو دزانی ئەڤە ڕاستیە گرۆپا تیرۆریستا داعش هەکەر هەمی هێزۆ لە هەنێندی وسا هەزر کرد بە مادا چ چێبیت هەکەر بۆ چۆنە ئێکەتیێ بۆ چۆنەکە دەرسجیل قەلەم دابا تو بێژی ڕەوشە کوردستانی ئەڤروکە ئەو وایەک و ئەم تێدا بێگومان ئەو کارە سەتا سەرێ ملەتی کورتاتی ئەگەر هاتباژی دێ گەلک قەوارەیە بچووکتر باش شوویە بەرین و کارودای بیتنامە ئەگەر لانێدیە سیاسی
پەسەند کرد بە ئەف بۆ چۆنایەتی و تا ڕادەیەکی هزر تێدا کرد بە دیتنا من دێڕە و شاهری ماکوچانی گەلک باشتر باشنوکە و ئەو کارەسا تا سەری ملەتی کوردی هاتی دێگەلک بچووکتر بە زۆرجان بەری ئەم بێژین چەند ساڵک دو سێ تاتە گوتن کو ئێکەتی کوردستان ئێکەتی نیشتیمانی کوردستان نەمایە ئەنی حەل بووە یان هەگەر حەل نەبوو بیتنژی هێدی هێدی یاد حەلیێت و تاڤ لە هەنداوە سەری یاد حەلیێت چێ بوو کو ئێکەتی نەحەلیە هێزا چەکدار چێ بوو کو ئێکەتی نەحەلیە یانژی سەربۆڕێن ئێکەتیێ چێبوون کو ئێکەتی نەحەلیە و ئەڤە حالێوێ بەردەوام ئەڤە چێت بوو و دویمایە ئێکەتی ناف ماڵا خود گریتەوە یانژی جەماوەرێ دڵسۆزێ ئێکەتیێ دەرسێک داوا کەسە ئەوێن کود بێژن ئێکەتی نەما جارەکەدی ڕاکرە بە سەر پێیا ئەتماوێکیمتر ئەش نیف ساڵێ کاک بلبل ئێکەتی بەری هەر تشێکی ئێکەتی هەندێک دروشمن ئێکەتی هەندێک ئامانجێت پیرۆزن ئێکەتی هەندێک هەڵۆستێت نەتەوەینە هەڵۆستێت نیشتیوانینە ینی ئێکەتی کۆمەکە بیر و باوەرەیە ژمارەکە زۆرە خەڵکی کورد باوەری پێ هەیە بەڵام بۆ دەمەکی و ئێکەتی شیە گەلک لۆجیکانە سەرەدەریت گەل هەندێک لایەنێت سیاسی بکات بۆ خاترا وی ملەتی بۆ خاترا دۆزا کوردی بۆ خاترا هەندێ ئەف ملەتە یان ئەف دەستکەوتێت وی ملەتیش دەست نەچن ڕەنگە هەندێک خەلکی ویایە ئێکەتیە ڕەوتەکە دی ڕێبازێکە دی ئاراستەیەکە دی ئاراستە بکەن بەڵام ئێکەتیە ڕشت بوو سەر ڕێبازە خۆیان ڕاست و درست ئەvێ چەندێوەکیە ژمارەکە زۆرە خەلکی کورد لێ خربە ببێتن ینی بدیت نامە vێگاوێ جەماوەرێ ئێکەتیە کادرێ ئێکەتی یە خوار ئەگەر دلسۆزیاوی نەپتر بە دلسۆزیا سەکرداتی و مەکتەب سیاسی نەکەمترە ینی گرنگی دوێ چەندێک کاک بلبل ئەڤرۆکە ئەگەر ئێکەتی بۆ دەمەکی بێ سەکردایەتی بمینێتن هێشتا ئێکەتیا خۆ ڕێوەت بێت بەڕێز مام جەلال ئەفس کاریزمای هەندە مەزن نەخۆش کەفت ئێکەتی دوور کەفت ئێکەتی تاڕادەیەکی هژان بەڵام هەروەکی خۆمە دیتنا من هەموو کادرێت ئێکەتیە هەموو کادرێت ئێکەتی جێ خۆ دەسەرکردنە مەکتەب سیاسینە ژبەر هەندێ ئەگەر چەند ناکۆکی و دووبەرەکی و ناتەبایی بلند هەبتن خوار ئەو دلسۆزی ئامای بۆ ئێکەتی چونکو باش خەلکێمە جەماوەریمە باشت زانت ئێکەتی نیشتیمانی کوردستان ئانکو دیموکراسیەت کوردستانی ئێکەتی نیشتیمانی کوردستان ئانکو مافێ گەنجە ئێکەتی نیشتیمانی کوردستان ئانکو گرنگیدانە بژێنان ئێکەتی نیشتیمانی کوردستان ئانکو نەمانە زولم و زۆر وستەمێ سەر ملەتی کوردستان ئێکەتی نیشتیمانی کوردستان ئانکو بەڕەوانیەکە ڕاست و درست مافێت نەتەوەیەت ملەتێ کورد ژبەر هەندێ هەر وەختێ جەماوەری ئێکەتی بزانن مەترسیەک سەر ئێکەتیەوەهی ئەگەر چەندێ تووڕە بتن شەڵوێستێت سەکرداتی و مەکتەب سیاسی ئەدوی دەمیدا دلسۆزیایی بۆ ئێکەتیە بۆ دروشم و ئامانجت ئێکەتیە وەتکەتن وی بوێت نەبێت دێڕابێت سەرخۆ دێ بەڕەوانیش ئێکەتی زۆرجان ئەزێدی ماهیک پرسیارە جەنابێتەکەم ئێکگرتنە ئێکەتیان نیشتیمانیە کوردستانی و بزاوە گۆڕان سەر حەسێبە پارتیا دیموکراتە کوردستانی بوو و تێتە گوتن شلایە برادەرین پارتیڤە یانژی ڤیا با ئێکەتیە بدرستاهی بۆ پارتی ڕوون کرد باکو ئەم دێ ئێکگرتنەکەی کەین یانژی ئەvە ئێکگرتنە ناف ماڵا کوردیە هەوجەی هەندێ ناکەتن کو تو بێژیە فلانی وەرە ئەس دێ هوکەم هە ئایا توێ ڕازی یان تو نەیە ڕازی هەکەر ئێکەتیە گوت با پارتی یعنی پاشگوێ پارتیە هەکەر ئێکەتی چوتگەل گۆڕان وێگاوێ بوو پاشگوێکی یان گۆڕان هەدارێ ئەم دەبێژین گۆڕان تانوکە بزاوە تاکو نۆکە نەبووە حزبەکە سیاسیە نەگوتنی ئەم فلان حزبین بزاوەکە حرەکەیەکە بۆ پەیدابوون هەندێک گۆڕانکاریە تانوکە بزاوە مێژووە ئێکەتی و مێژە گۆڕان ئێک مێژووە شەهیدەتوان ئێک شەهیدن خۆشی نەخۆشیتوان ئێکن ئامانج و ئومید و دروشمتوان ئێکن ڕەوت و ڕێبازیانش ئێکە تانوکە ئێک بزاوە گۆڕان نەگوتە ڕێباز ئەمە سۆسیال دیموکرات هاتێک گۆڕینە ئەنکو ئێک ئاراستەیە سیاسیایی کابوو ئەم چێن بێژین ئێکەتی و گۆڕان یەک حزبن دوو جەستەیادا دوو لەشادا ئێکەتی نیشتیمانی کوردستانەوە بزاوە گۆڕان بەڵام ڕحە هەردووکە ئێکە گیانی هەردووکە ئێکە دەمێ گۆڕانش ئێکەتی جودا بووی گۆڕان داخواش کەسی نەکرد ئەدە جودا بێت کەس هەوارە ئێکەتیش داهات گۆڕانش ئێکەتی جودا نەبێت گۆڕان بەر هەندێک ئەگەراش ئێکەتی جودا بوو و مێژووە ئێکەتیش دیارە ئەو بزاوش ئێکەتی جودا بن بینن ڕەنگە
هەندێک جارە ئێکەتی شاشی هەبن هەڵە هەبن وەکی هەر پارتەکەتی سیاسی بەڵام بەرێ خوددنێ باشترین حزب سیاسی و ئەو ئەبرۆکە بێنە ناودە هەریسا ئێکەتیە ژبەرەندی هاتبوونە هاتنە گۆڕان بۆ ڕێکەوتنەکە سیاسی گەل ئێکەتیە دیتنا من نە ئەرکە سەر ئێکەتیە پرسا خۆ کەسی بکەت چولاری سیاسی بکەت چونکە ئەوە بەشێک شوێ بوو زڤری ڕێکەوتنەکە سیاسی گەل کرد کەسی مافسەرێکەتێنی نەبێژتە بۆچی ئەف گۆڕان ڕێکەوت نەکرد ئەوە دیتنامە خاڵەکە وەرچەرخانە بەرەف ئێکرێزیان ئەفمالە کوردی ئەرێ بۆچی دەم هەر خونت نەخۆش بینین بۆچی خەرێک هەر دەوێ بێژن هەندێک دەبێژن ئەوە ئەجندایت ئەیرانینە هەندێک دەبێژن ئەوە بۆ دژاتیە پارتیە هەندێک یعنی کەس یا خێرێ دەرڤی ئێکەتی گۆڕان نابێژتن هەموو دەوێ بێژن بۆ پارتی و پارتی پێ تێک بچت ئەرێ بۆچی نابێژن ئەوە خاڵەکە بۆ ئێکرێزیان ئەفمالە کوردی سبەی شوونە پارتی لەگەڵ ئێکەتی و گۆڕان هەردووکا پێک بێتن ئەستەمە زەحمەتە بێت لەگەڵ ئێک سەکرداتی ڕووی دەخوارێ ئێک بیرو بۆچوو کیش ئاسانترە ئەس بێم گەل دوو کەسە جودا جودا ڕوونی مەخواری پێک بێم ئەنگەر کەسێکی بێگومانگەر کەسێکی ji ber hindê ev êgirtina êketî goran li ser astê Iraqê bûme giring e seng û pêgamel astê Iraqê bilind biketin xurt biketin wênê me li sertaserî cîhanê beramber civakê nêvdewletî beramber netewêt êgirtî beramber zilhêzî dinyayê me ciwan biketin û em ê pêngavet havîn beref êkrêziya mala Kurdî me negotî em dê girî de dijatiya partîkê êketî goran ya êgirtî bo hindê evê rewşa naxwazravan Kurdistanê peyda bûyî beref çareserbûnê biçtin زۆرجان مامۆستا من بەرەف دیمەهایکێ بەچوو هەکەر جا نابێتە پەیڤەکە دیمەهایکە هەبیت تووشەی کەرەم بکەی بەیڤا من یادمایەکی دووبارە ئەس دەبێژم ساڵ ڕۆژە ئێکەتیل هەموو ملەتی کورد پیرۆز بتن نێزیکبوونە گۆڕان و ئێکەتی ئەف ڕێکەفتنا سیاسی نابەرە هەردوولاندا دۆست و جەماوەرێ هەردوولانە پیرۆزت کەم و ئەس تەمەنات کەم گوێ بە پێنگاوەک بێت بەرەف ئێکرێزیان ئەفمالە کوردی بەرەف ئاساییکردنا بارودۆخت کوردستانی بەرەف کاراکردنا پەرلەمانی بەرەف ئێگرتنا حکوومەت هەرێمە کوردستانی بەرەف ئێکرێزیە هەموو پارتولانی سیاسی و بەرەف پێنگاف هاوێتن بۆ ئازادیە ئێکجاریە کوردستانی مامۆستا زۆر سپاس بوو جەنابێتە کوتومێڤان بووی گەلمە ڕۆنیشتن گەلتە جێزەر فەرازیە سپاس بۆ تەجیکردنی بلبل سپاس بۆ تەلەڤیزیۆنە بادیان سات سپاس بۆ بینەرێت خۆشەویست زۆر سپاس بەلێ بینەرە هێژا خۆشتوی بێ چەندەیەم گەیشتنە دیمەهۆیکە خەلەکە ئەڤروکایە بەڕنامە هەوای ڕۆژانە ئێڤارە بادینان هیویت کەم ئەم شەوین پیچە خزمەتە هەوایەن هێژا خۆشتوی بکەین حتا مهین و خەلەکە کادی ژێر چاو دیریە خۆدای مەزندان خاترەوە